بە هاوکاری دەستگای بەخشین لە قەزای چەمچەماڵ ئێوارەخوانێک بۆ ژینگە پارێزانی قەزاکە لەلایەن ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە و قوتابخانەی شانی ناحکومی لە قەزاکە سازکرا. ئامانج لە ئێوارەخوانەکە ڕێزگرتن بوو لە ماندووبوونی ژینگە پارێزان و دروستکردنی ساتێکی خۆش بۆیان. ئێمە ماوەی 10 ساڵە بێ وەکو ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە پێمان خۆش بوو کە لە بۆنە تایبەتەکانە ڕێز لە ژینگە پارێزانی سنووری قەزای چەمچەماڵ بگرین لە یەکی ئایار لە ڕۆژی 16 4 ڕۆژی ژینگەی کوردستان. ماوەی چەند ساڵێک شەڕ ڕەمەزان پێمان خۆش بوو کە ئیفتاریان بۆ بکرێ. بە خۆشحاڵی و ماوەی 2 ساڵە قوتابخانە و باخچەی ناحکومی شاین لە چەمچەماڵ سپۆنسەری بەشێک لە ئیشەکانمانیان کردووە و ئەم ساڵ ئێمە داوامان لە نووسینگەی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین کردووە بەشێک هاوکاری بۆ ئەو ژینگە پارێزانە بێنن. بە خۆشحاڵی و داواکەیان قبول کردین و هەندێک دیاری تریشیان پێ ئەدرێ. ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان داوا لە خێرخوازان و خەڵکی خواپێداوی ئەم سنووراکەین کە لە بۆنە تایبەتەکانە بیر لە ژینگە پارێزەکان بکەنەوە لەبەرەوەی کارێکی زۆر موچەیەکی کەم و بەڕاستی وەکو پێویست ژیانیان ناڕوا. ئێمە ئەمانوێت لەم بۆنانەیەگە وەکو دڵخۆشیێک و دڵنەوایەکیش بێ هاوکارێکی بچووکیان کرد. قوتابخانەی شانی ناحکومی وەکو نەریتێکی ساڵانە ئێوارەخوان سازەکە بۆ ژینگە پارێزانی شاری چەمچەماڵ. ئەم ساڵیش سپاس بەخوا بە هاوکاری خێرخوازان و هەروەها دەستگای بەخشین و هەروەها ڕێکخراوی ئایندە بۆ ژینگە پارێزی قوتابخانەی شاین ئێوارەخوانێکی شایستی ساز کرد بۆ ژینگە پارێزانی شاری چەمچەماڵ. هاوکات لەگەڵ ئێوارەخوانەکە کۆمەڵێک دیاری بۆ ژینگە پارێزان ئامادە کراوە و خزمەتکردنی ئەم چینە ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمانی ئەزانین و بەڵێنی شەدینی ئینشاڵڵا کاری باشتر و ناوەزەتریان بۆ ئەنجام بدەین. لە ئێوارەخوانەکەدا نووسینگەی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین لە پای ماندووبوونیان لە پاکڕاگرتنی شاری چەمچەماڵ خۆراک و پێداویستی و دیاری تایبەتی بەخشیە ژینگە پارێزانی قەزاکە. یارێمەوەکو نووسینگەی چەمچەماڵ دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی کار و چالاکیەکانمان کە بەردەوام لە کار و چالاکیان بۆ فەقیر و هەژار و نەدار و خەڵکی کەم دەرامەت ئەمڕۆژ بە سەرپەرشتی قوتابخانەی شاین و ڕێکخراوی ئایندەی ژینگە پارێزان کە ئێوارەخوانێکیان بۆ 117 کرێکاری شارەوانی ڕێخستووە و ئێمەش بە پێویستمان زانی کە ئەم چینە چینێکن کەوا نیشانی ڕەمزی ئەم شارە و پاکی ئەم شارەی ئێمەن بە پێویستمان زانی کە هاوکاریان بین وەکو بەخشین وەکو نووسینگەی چەمچەماڵ کە هەر بۆ هەر نەفرێک برنج و مریشک و شرینی دابین کردووە هەر لێرەشەوە سوپاس و پێزانینمانەیە بۆ هەموو خێرخوازانی کە هاوکاری نووسینگەی چەمچەماڵن. ژینگە پارێزانیش دڵخۆشن کە پێکەوە لە دەوری یەکتر کۆبوونەتەوە و ئەم جۆرە کارانە بە کارێکی گەورە دەبینن. دەستخۆشیمانێ بۆ ئەم سافە بەڕێزە کە چەندین جارە ئەرکە کێشن و ئەم خوان و بەربانگەمان بۆ ئامادەکەنیم وەکو کۆمپانیا ئانزوو دەستخۆشیی تاومان هەیە خۆی گەورە لیان قبولکە دەستخۆشی تایبەتمان بۆ ڕێکخراوی ئایندە دەستگای بەخشین قوتابخانەی شاین بەڕێز کاک دوکتۆر بەختیار خۆی گەورە لیان قبولکە و نمونەیان زیاد بێت. هەمیشە ئەم جۆرە خواردنە هەر لایەنێک بیکات چونکە بارودۆخێکیانێ و لە قۆناغی لە ژیانێکی تایبەتیان هەیە بەمانە زۆر دڵخۆشن و پێشیان خۆشە و هەمیشەش دڵخۆشیمانێ بۆیە. ساڵانە لە بۆنە جیاوازەکاندا دەستگای خێرخوازی بەخشین و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی خزمەتی جیاواز بە ژینگە پارێزان دەکەن و هەمیشە هاوکار و پشتیوانیانن. ڕەوین محەممەد، کەناڵی پێم، چەمچەماڵ.